ده پفچونên zindana Hesekê ya girtiyên Daişê de kuştî û birîndar hene. Hejmara tevahiya kesên koronayê li Amerîka digehe nêzîkî 7 milyonî. Wezîrên derveyên Amerîka û Rûsyayê li Cinêvê kom dibin. تماشاچیل خوشویی دمتان خوش لواشنگتن دی سی و خوشاتنوا رای برنامه کرکنکشن من جان دیلان امیدوارم دمیگی خوش ولمان بوانسر. سلام و رزه من صالح دمی جرجیب و بینرن هجا ام جی پیواجوین داوین باجار حسکه لباکو رجلات سوریه دست پیدکن. لزندان غویران یا باجار حسکه لرجلات سوریه به دهان کس هاتن کشتن ده انجام پفچونین بردوام ده ناورا گرتین داعش جالیکی و هزن اولکاری و نوبدارین زندان لالیکی دن لگور چافدیریا سوریا مافی مروان ده تونترین ایریش ده داعش پشتی تکشونا و یا لشکری گرتین گروپا تروریست کاریبون پرانیا زندان و چکان کنترل بکن داخویانیا چافدیریا سوریا کو بنگه هاوی لندنیه گوت 18 اندام آسایش و 23 گرتین چکدارین داعش هاتنه کشتن و هر وها گوت چکدارین داعش هاولدان خو بگهینن دری زندانه و به عربه که بومبکری بتقینن ریوبری ناوندا راگهاندنا هیز سوریه دموکرات حسد فرهاد شامی جه اجانس فرانس پرس را گوت روشا ناوا زندانه بن کنترل دیو ده ناورا دمکه و دمکه دن دا پفشون ل گل شانه رازاین داعش لتاخن در دورا زندان دبن جبو آگاهین بهتر لدور وان پفچونان انها زانا عمر پیامنیر ما قامش لو بریا تلفون با آوائی که زندی جه حسکه جه تاخا غویران جه که زندان لیه به مریا دم باش زانا آگاهین داوی لجمتا چنه؟ دم باش بله آگاهین داوی لگوری سرشمار انتکل جالی هیدن اولکاری و هیدن اولکاری هندین وهن جدرين جداجي اغاهيش بو متكثرين بصدوا ده قرطين داعشي هولا رزي كربون هاتن قرطن بكشتين جاليه ايش ين داعشي ايش كربون هولا رزي كربون كشتين وان ايش تبيستو حشتا هجمارة سيفيلو وهيزن اولكاريه ونبدالن قرطيجه جوجيانا خوزيس دانه ايش دي حشده شرواني بله نهاد بانک هلیان ده بالاخرین کوالسیون نتویین اباد چیه شرجی سر عزمانا باشوری حسکی بگشتی بگرن هن جارنا دورینگو او آرمان کن دورینگو هیچ اقدار داعش تیدنه شر هیه در دوامه هیزن اولکاریا هندرین به تمامی طاقه غیران دور پیش کلیه دست اپراسیون کی کلیه پیلکه در دربونه شتاخه در ذکرین بحضاره او سبيلنا در بكفن شهندري طاقه طي تم بعبدونا بهندري طاقه غيران تم برد طاقه ين باكوري حتى كبالي صالحيه ودرين دم ين اولا بله زانا یعنی او تا خاطی دور پیش کردن شر بو هر حال گور فرهاد شامی جی گوتو بوجه فرانس پرس را کو دبن کنترل دیا او تا خن در دور غویران یعنی شانه رازای داعش هم دزانن کو یعنی وانجی هول دا بو خو بگینن چکدارین داعش لنوا زندان روشا تا خن در دور چاوایه نها الگوری آگاهیان کرتیگه و در دوراوی بالحجمار ترمزن شاليه هذه الكاريه وهسه خاطيه او لكرن لي لتاخين كلكي شرهنه اوبراسيون نهاج بلاطل دربيه كالاليه چقدار داعش خس لتاخين در دوري اوبراسيون هي او كرتيجه بخوا خاطيه او لكرن ودهندرك الدوره وكرتيجه هذا هذن او لكاريه وهذن هتدري بهجمار ترمزن لويدانينا باش زانه تبحث ويا كيرك ام بيجن فروكين كواليسيون اللي سر عزمان دفرن لسر عرضه هزن وان هنا اللي تاني هزن اولكاريه وين نوبدار زندان اللي تاخينا بلي نها هزن كواليسيون مبنتوي تاني حطانها متكثريه بريا عزماني اشتيفانيه بدن اوبراسيون يجي هل بتكثر باش دارن لانها اوبراسيون بسبب إيريشن داعش بهفكارية كواليسيوني وهسه وهذن أولكارية كده. بله زانا يعني چافدیریا سوریا ما في مروف گوتبو کو هجماره که باش وان گرتیان رویابون قالوا اوين كو رویای جارکتن هاتن گرتن لتنی اوي کو حول روی دابون يعني بيجن هاتن كنترول کرن.
نها لغوري تكسدوا ده كسن او انجرتي داعش هولا رغي كربون هاتين جرسن لبتري دي هجماري قالوا بقريبون ده كذن يعني نارينا كاي بيجي اري قريبون برا وقريبون تبلي وان ايريشكارن داعش يجيب من جبر وجي ايريشنا كي بترسي جبر وجي نها تمامي يعني هجر امبيجن قد خيا شنو هاتني وك الشركي سالين 2015 بباجاري حتى كي بدي بيراميدو بالافر هنا اذن لصال عرضي هنا مدينه دنجي هي بيجيبوا تخمين بكن ايريشكارن داعش هجمروان بتري بيجي كسيبو جبلي او كتن اك هم بريك ديك هيدا تقاريب برا من ترجوان بن زانا يعني نها روش لغور كنت نزيكي هرمي يا نزيكي زندانه دنج تقيانتي ناي روشار فيغا وينها ارامه يانجي هند دنج تقيانتي نا دنگ تقنا بدی دوام کلین سر داخلی میشی بالفرق ورشنا مالتوی جی کی چقدار داعش گوته دا آسمانه ارماش گرد هزن اولکاری اما دباشی دنه و پیلن درکتنی سویلان جتاقا ویران در بکوین لسر فرا بيروتي درباز بن وتين تاخن صالحيه ومفتي اولاد لباقولي حسكه باشا تاخن مفتي وصالحيه اولنا لباجاري حسكه تاخن دن يعني هزن اولكاريه بتبحث كريه بوانرا قالوا افه داعشين كو رفيان يعني كو قاربوا بالرفن يعني شانين رازاين وان لدردوري جكوتين جدرين وان يعني شافكانيين وان تشكداري جكره لدنافا باجير دانا جدروي باجيرتين تشاغاهي الفيدر بارد الجمتهنا لغوري آگاهين في شيء اما يعني لغوري لترسيل دستكين هذن اولكاريه وهسه دي جو يعني اما داعش اما دكاريه في شيء بريا ششمها وضد شكليه والفرق ما او تشك وشدار قد باس كلي تاخذ دردوري بتايبتي تاخذ غيران جبر ويجي نها بيشتي حسكي تاخذ بيجي هاجر امبيل اليان باشوري حسكي وجم خابور وكده باش باشوري وي عندكارن بيشن دفرك اوبراسيونيه باكوري ودفرن اولنا ل بحمل باشاري حسكي تاخذ اما درش هي بهجمار المزم هيزن اولكاريه نها البرن نها جرينجيا يعني كوتي او باشوري حسكي بحمام دميد ذكيري رسل جاهيه حصا شدادي او دغرانا هي سيمه شارمه شانين داعش الوده فيري برو اكتيفل بله زانا عمر پامنره ملقامش لوت ج باجاری حسکه ج تا خویران ج کو زندانا گرتین داعش پفشون تدا چه بوم به اواکی زدی بریا تلفن مرا به گلکس باس نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. کۆی گشتی کۆکراوی کەیسەکانی کۆڤید-19 لە ئەمریکا هەر لە ڕۆژی پێنجشەمەوە گەیشتە 69,407 کەس و کۆی مردنەکانیش گەیشتۆتە 860,000 بە پێ ناوەندی زانست و ئەندازیاری لە زانکۆی جانس هاپکینز. بە بەراورد لەگەڵ 24 کاتژمێری پێشێستا ئەمریکا 747,297 کەیسی نوێ و 2,378 کەیسی مردنیشی ڕاگەیاندووە بە پێ زانکۆی جانس هاپکینز. پێشتر لە ڕۆژی سێشەمە وڵاتەکە فەرەتر لە 1 ملیۆن کەیسی کۆڤید-19 ڕاگەیاندبوو. دوایەوەی تۆمارێکی جیهانی فەرەتر لە 1,36,000 کەیسی ڕۆژانە لە سەرەتای ئەم مانگەدا تۆمار کرد. دیپلۆماتên mezin Amerîkayê û Rûsyayê li Cinêvê kom dibin di demekê da ku girjî li dor Ukrayna li darin û metirsî hene ku Ewropa careke din tevlî şerekî bibe. Wezîrê Derveyê Amerîkayê Antony Blinken û yê Rûsyayê Sergey Lavrov kom dibin di hewleke ji navbirina destêwerdaneke leşkeriya pêşbîna Rûsyayê li Ukraynayê de. Blinken roca pênşemê got axaftinên Cinêvê pirsgirêkan zû çareser nakin û ew pêşbîniya standina ti biryaran di kombûnê de nake. Tê zanîn Washington û hevalbendên wê bi berdewamî gefa cezayên tund li Rûsyayê dixwin eger ew Ukrayna dagîr bike. Serok Joe Biden sala xwe ya yekem bi dawî tîne bi
اری کرنک نظم جالی امریکیان و به صدام روشا آبوریا و کتیه بن باندورا انفلاسیون و پاندمیا کو هنجی بلاف دبه تفی کو هر دو پارتین سرکه ین امریکا کاربون پلانک بهسکر به نرخ 1.9 تریلیون دلار و پاکتک جرخانهان به نرخ 1 تریلیون دلار در باس بکرد. ریوبریا بایدن دهی و آداره دا پاکت هاریکاری به بهای 1.9 تریلیون دلار یا کووید 19 دایا مالبات و کارسازین امریکا پشتی کاریگری دارایی پندمیه. دوی پاکت دایا 2400 دلار بو میلیونها خلک امریکا هاتین اناردن دا کو حق بیلن خوین حیوانه بدن و ها تسلمادن کو یا سرکفتی بود کم کرنا هجاریه دا لی بلنبونا انفلاسیونه کاریگریا و هاریکاریه جی کم کریه. جبر کووید 19 خلکی پارانینن مشنی دست بکر و گرینه و کاری و افتشتن وسا دگل بلندبونا بهای انرژی پرخرابه. بهای مزاختن دهی و 12 دا 7 ساده بلندتر باج بهای بریا ساله که بلندترین رژه انفلاسیون دوان 4 سالن داویه دهاتیه تومار کرن. انفلاسیون ساله که دا باجبون آبوریه کم کریه. که ریوبری ده بیجید که مازنترین گشکرنا کاران دمیجوه امریکا دا نشان دایه. بری خوب دا گلایین لسر بیکاریه که 2 ساله که دا 712,000 دا کتیه 210,000 و که دیار اول رجای بیکاریه و یا پیدا کرنا کاریه جبار وره چه بویه پشتی سروکی دست بکاری کر سبارت کووید 19 هکه امبری خوب داینه بری نوگه بتنه 1 جسادی کسین هر دو واکسین جیور گرتینه لی نوگه 74 جسادیه. واکسین کرنا کووید 19 با آوه که برچاف 200 میلیون امریکی پاراستینه بو ماوه که کرد سالا بوری دا هر چتک وکو بره وگران او جیتا که پشتی بالاف بونا آمکرون که بو اگر جارکادی پتر نخوش بکوین و پیدوی نخوشخانه آن ببن. پندمیک و انفلاسیون دو فاکترین گرنکن که رجا رازی بون سر جو بایدن سالاویا ایکی یا کاری دانیزیکی 45 ساده کم کریه لگور اپسیس که کمپانیا لیکولینا بازارانه. سروکی کمپین جبو نافبرنا کووید و وگراندنا آبوریه گرنه. دا کجاره کدی امریکا وگرین دا روشا آسایی. او هر واسا چند پندمیک بردوان بد، دی پدر امریکی نرازی هبن. جبرگو او دی ماندینه دگل بردوان بونا پندمیکه. دوی نافبره دا یاسادانرین بایدن به پیشگیری کماریان یاسایکا بنسازی 1 تریلیون دلار درخست که مازنترین و برهنان دکارنگشتین والاتی وی نفشی دایه. لهشتا در باسکرنا پاکیتا و گراندن امریکا یا پلان آلیکاریا جواکی و گوهرینا کلیمای که 1.75 تریلیون دلارن هرچند بنیویجی کم بویه دیسان در باس نبویه. چند بندندین یاسای آسه ماینه که بروژه یاسای مافه دنگدانه لهش دو جواتا سینا دوراندا جبر نرازی بونا کماریان در باس نبویه. حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتایی دامەزراندنیەوە تا ئێستا لە تەنگەژەیەکی بەردەوامدایە و تا ئێستا نەیتوانیوە چارەسەریەک بۆ ئەو تەنگەژانە یاخود ئەو قەیرانانە بدۆزێتەوە. حکوومەتێکە وەکو دەوترێ سەرچاوەدارایەکانی دیارە بەڵام پارەکەی دیار نییە ئەگەر نەتوانێت ئەو قەیرانانە چارەسەر بکات و باری گوزەرانی هاوڵاتیان مسۆگەر بکات دەبێت چی بکات و یاخود چی دەبێت بکرێت. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە دکتۆر کارزان موراد ڕاستەوخۆ لە ڕێگای سکایپەوە لە مەشیگانەوە لەگەڵماندایە. دکتۆر کارزان خۆشاتنەوە بەڕامبەی کورد کۆنەکشن ئێوە چۆن لەو بارودۆخە دەڕوانن؟ هەڵبەت حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی شەلە و بێدەستیشە. حکوومەتێک لەسەر بنەمای شخصی و فردی دروست ببێ یان لەسەر بنەمای تاکە حزب دروست ببێ معارەزە یان ئۆپۆزیسیۆن هیچ دەو ڕۆڵێکی نەبێ لەناو ئەو پەرلەمانە هەڵبەت حکوومەتەکە شکست دەخوات. هەردوو حزبە سەرەکیەکە ئێستا هەرێکی بۆ لای خۆی ڕاکێشێ و ڕاکێشانی هەموو لایەنە خراپەکانیشە ڕوو ئەدا لە ڕووی ئەو ڕاکێشانەوە هەرێکی بۆ لای خۆی. هێستا استقرار نییە لە هینا لە کوردستانە جا لەبەرەوە چوینیشیان هەتا ئێستا بۆ بەغداش هیچ کاریگەر نەبووە لەسەر حکوومەت جگە لە حزبی دیموکرات کە بڕێ کورسی هەیە و ئەیەوێت دکتۆر کارزان سەدرا ڕێککەوێت
بەڵام نەک بۆ کوردستان بۆ تایبەتمەندی حیزبەکەی خۆیت. دکتۆر تو خۆت لە ئەمریکا ژیاویت و هەروەها لە وڵاتانی ئەوروپایی وازانیت ئەگەر کاربەدەستێک لە هەر پلۆپاییەک ئەگەر لە کارەکەیدا سەرکەوتو نەبوو شیانێکی زۆر هەیە دەست لە کار بکەشێتەوە. ئێستاکە خەڵک دەپرسن ئایا ئەو دەسەڵاتەی کە ئەمڕۆ لەسەر دەستەی فەرمانڕەوایی هەرێمەکەدایە ئایا شایستەی ئەوەیە کە لەو دەسەڵاتداریە بمێنێتەوە؟ هەڵبەت نەخێر شایستەی و نەشایستەی ئێستا لە کوردستان نەماوە. ئەوەی ماوە ئەمڕۆ وەکووتمان بەرژەوەندی تاکی حیزبە لەبەرەوە ئەبینی ئێستا قەیرانەکان ڕۆژ بە ڕۆژ زیاترە بێ. مەسەلەن بۆ نمونە کەمترین شت ئەوەیە کە هاوڵاتی بتوانێت پێی بژێ نەوتە خۆی گەرم بکاتەوە بەم زستانە سەختەی ئەم ساڵ کە زۆر خەتەرناکە لەسەر ئەو خێزانانەی کە کەمدرامەتن. یعنی حکوومەتی هەرێمی کوردستان سەرەڕای ئەوەی ئەم هەموو نەوتە بە قاچاقەچە لە ڕێگای تورکیا و لە ڕێگای ئێرانەوە ئەدرێ بە هەردوو دەوڵەتەکە هاوڵاتیەکان خۆی لە بێنەوتیا گیریان خواردووە لەو سەرمایە هەر دوێنێ لە ناو سلێمانی کایەک ڕق بوو بووەوە لە بێنەوتی یعنی ئاگەر نەبووە ڕق بووتەوە. ئەمەش کاریسەیە ئەمە کاریسەیەکی زۆر خەتەرناکە بۆ دوا ڕۆژی ملەتەکەمان. دکتۆر کازانی مەزانین لەو هەرێمەدا کابینەیەک هەیە پەرلەمانێک هەیە کە کاروبارەکانی هەرێم لە ویژەنگ دەدات و چاودێرێ دەکات بەس ئەرکوکاری ئەوان چییە؟ هەرەوەیە چاودێرن و موشەخۆرن؟ من بۆ جەنابەت تاکی دەکەمەوە ئەو موچانە ببڕە وەکو مەسەلەن ئیسا لە ئەوروپا پەرلەمانی هەر مەعاشی تایبەتی خۆیە سێنێ ئەوەی کە لە وەزیفە کۆنەکەی هەبوو مەسەلەن مامۆستا بۆ مەعاشی مامۆستایەتەکەی خۆی ئەسێنێ و پەرلەمانتارە ئەوروپیەکان بە پایسکلیان وەچن. ئەوانەی ئێمە هەر نەفەرێکیان بە مقیاسی 1 ساڵی کامل 1 ساڵ معاشی پێشمەرگەیەک تەنیا بۆ حیمایەکانیان نەچێ نەکش خۆیان. ئەو جاروەرە ئەو نەوتە مەزدەری نەوتی عێراق دووەم مەزدەر لە دوای بەسرا هینا کوردستانە ئەو جا یعنی مەسەن بڵێن کەرکووک بە کەرکووکیشەوە نەوتەکە کەس نازانێت ئەفرۆشێ بکێ کەس نازانێت ئەو پارەیە بۆ کوێ ئەچێ نەفت ئەفرۆشین وەکو هەرێمی کوردستان بەڵام قەرزاریشین خەڵک کە شت بفرۆشێ سەرمایەکەی ئەکا بۆ ژیانی هاوڵاتیان نیوەی ئەو باقیشی بۆ بڵێن مەسەلەن ئیدارەکردنی هەرێمەکە. بەڵام ئێمە لە هەرێمی کوردستانە نەوت ئەفرۆشرێ بە کۆمەڵ بە بۆری و بەشتێک وەختەکەمان زۆر نەماوە. دکتۆر کەسانێک لە ناو سەرکردایەتی یەکێتیدا لەو باوەڕەدان کە ئەم حکوومەتە نابی بڕۆخێ وەکو باز دەکرێت سلەیمانی و زۆنی یەکێتی لە زۆر شتا پەراویست خراون دەبی ئەو کەسانە لە چ سونگەیەکەوە ئەم جۆرە قسانەکەن؟ کۆتایی پرسیارەکەت چی بوو لە چی چنگەیەکەوە چی لێ بکەین؟ لە چ سونگەی کە ئەوانە دەڕوانن و ئاڵێن نابی ئەم حکوومەتە بڕۆخێ؟ هەڵبەت پشت بەخۆی هەنە بەستن پشت بەستنیش بە شەخص یان بە تاکە شەخص وابزانم ڕوخانە ئەگەر من هەر تەنیا بیر لە خۆم بکەمەوە ئەنجامەکەی ئەوە تاکە اعتراف بە خەڵک ناکەم کە اعترافیشم بە خەڵک نەکرد ئەڕوخێ من چونکە من بە خەڵکەوە هەستاوم حکوومەتی هەرێمی کوردستان بە خەڵکی کوردستانەوە ڕاوەستاوە گیناگەر خەڵکی کوردستان پشتگیری ئەن نەبێت ئەڕوخێن بەم زوانە. دکتۆر کارزان موراد نووسەر و لێکۆڵەر زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەڕامەی ئەمڕۆمان. سپاس بۆ ئێوەش. لە هەرێما کوردستانە عێراقی عەرەبên ku ji ber şerê dijî Daişê derbeder bûne nikarin vegerin cihûmalên xwe û ew niha li kampeke germiyan dimînin. Ew rastî gelekê zehmetiyan dibin bi sedema kêmbûna sûtemenî û xwarina vê zivistanê. Pemnêrê me ji kampê raportek heye. ژن و پیاوێکی ئاوارەی خواری و عێراقن و لە نێو کامدا زستانی سەختی ئەم ساڵ بەڕێ دەکەن. ئەوان کە لە نێو کابینەدا دەژین باس لە خراپی ژیان و گوزەرانیان لە وەرزی ساردی زستاندا دەکەن. بالليل 5 بەتانیات مانتە بە شەو 5 بەتانیمان هەیە کەش و هەوا زۆر ساردە لە کابینەکانەوە باران دێتە خوار و ئاو دەتکێ جێگاکانمان تەڕ دەبێت. لە بەردەم کابینەکە ڕاخەر و بەتانی و
جلەکانیان هەڵخستووە. لە ژوورەوەش ئاو گەرم دەکەن تا لەم وەرزە ساردەدا بەکاری بهێنن. وهذا الماء تنغسل به ونركب منه ما عندي ئەو ئاوم خستووەتە سەر سۆپا گەرمی دەکەم و شتی پێدەشۆم. دەبەی غازمان نییە. غازمان نییە بیخەمە سەری. حاڵمان زۆر خراپە. بە شەو لە سەرما دەلەرزین و بەرگە ناگرین. باران دێتە خوار. سەیری کۆنی کەڕەبانەکان بکەن. کامپی ئاوارەکانی تازەدەی سنووری گەرمیان کە ئەم خێزانەی تێدا دەژین. نزیکەی 200 خێزانی تری عەرەبی تێدایە و تا ئێستا نەگەڕاونەتەوە بۆ زێدی خۆیان. هەموو ئاوارەکان گرفتاری دەست، سەرما و کەمیس و تەمەنین. احنا بالنسبة لنا المهاجرين بەنسبەت ئێمەی ئاوارەوە لە کەمپەکان ساردی کەش و هەوا کوشتوینی نەوتمان نییە هیچ مەوادێکمان بۆ نایەت. دوێنێ لە کەمپی ئاوارەکانی سلێمانی منداڵێک لە سەرماگیانی لەدەستدا. لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە بڕێک پارە دراوەتە هەر خێزانێکی ئاوارە تا سوتەمەنی پێ بکڕن، بەڵام گرفتی مادی وای کردووە پارەکە لە شتی تردا بەکاربێنن. بەرپرسیارەتەکانی تر بەڕاستی کە ئەمان کێشیان بەدەستیەوەی بەرپرسیارەتی حکوومەتی عێراق بە دیاریکراوی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق لەسەرەتی هەم نەوتی سپی بۆ ئەمان دابین کا بۆ خۆگەرمکردنەوە کە ساڵانی تر کردوێتی و ئەم ساڵ نەیکردووە، هەم غاز و پێداویستەکانی دیکەشیان بۆ دابین بکە لە خۆراک و ئەوانە. ئەمان گلەی زۆریان لە جۆری کواڵەتی و خواردانەشەیە کە وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراقدا بەشێکە لە بەرەوەی ئێجگار خراپەوە بەڕاستی ئەسڵەن بە کەڵکی خواردن و بەکارهێنان نایە. هەرچەندە زۆربەی ناوچەکانی عێراق لە داعش پاکراوەتەوە، بەڵام هێشتا دەیان کامپ لە سنووری هەرێم هەن کە ئاوارەی عەرەبیان تێدایە و بەهۆی گرفتی تایەفی و مەزەبیەوە نەگەڕاونەتەوە بۆ زێدی خۆیان. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک. کاتێک بێژەر و یاخۆت پێشکەشکارێکی تەلەڤیزیۆنی بە ڕێچەڵا کۆری ئەمریکی لە سان لویسی یارەتی مزوری چیرۆکی خواردنی نەرێتی ڕۆژانی جەژنی خۆی لە نودڵز یان ماکەرۆنی باز کرد. لە وەڵامدا پەیامێکی ڕاگەزپارێستانەی بۆ هات. ئەو پەیامە و کاردانەوەی بێژەرەکە گفتوگۆیەکی بەربەڵاوی سەبارەت بە دژە ڕەگەزپەرستی ئاسیایەکان لێکەوتەوە. دوای پێشکەشکردنی راپۆرتێک لە ڕۆژی سەری ساڵدا لەسەرەوەی ئەمریکەکان لەو ڕۆژەدا چییە خۆن، پێشکەشکاری کەناڵی KSDK بە بینەرانی ڕاگەیان خانوادەکەی لەو ڕۆژەدا چیان خوارد. شۆربای دمپڵنم خوارد، ئەوە خواردنێکە زۆر کووری حەزی لێ دەکەن. کەمێک دوای ئەوە بینەرێک پەیامێکی بۆ جێهێشت و لی ڤیددیوەیەکی خۆی بەو پەیامە دەنگیە یەک خولەکیەوە بڵاو کردەوە. ئەوە زۆر ئاسیایانە بوو، نازانم باشترە کۆری بوونەکەی بۆ خۆی هەڵبگرێت. لی دەڵێت زۆر بێتاقەت بووە بە قسەکانی ئەو کەسەی تەلەفۆنەکەی کرد. بۆ من ئەوە بردمیەوە سەردەمی منداڵی یاخود بۆ ئەو کاتەی کەسێک ئەم کارەی کرد، ئەو کاتەی کەسێک ئەو شتەی پێگوتم، بۆیە ئەمە ئەو برینانە قوڵ دەکاتەوە کە لە ژیاندا کەڵەکە بوون. ڤیددیۆکەی ئێستا نزیکەی 4 ملیۆن بینەری هەیە بە بەکارهێنانی هاشتاگی زۆر ئاسیایانە ڤێری ئەیژن. زۆر ئەمریکی بەناوبانگی بەڕەچەڵک ئاسیاوی وەکو سەرۆک شارەوانی باستن میشێڵ و سیناتۆر تامی دەکۆرس و ئەکتەری کۆمیدی مارگرێت جو پاڵپشتی خۆیان دەربڕی. پێم وایە زۆر گرنگە ئەم پرسانە و ئەم ساتانە لە کۆمەلگادا بڵاو بکرێتەوە تا خەڵقی بزانێت کە گەمژەیەکانیان لەلایەن خەڵقیەوە دەبینرێت. هەستی دژە ئاسیایی شتێکی نوێ نییە لە ئەمریکادا. لە 1970کانەوە تا 1965 سنووری یاسایی دانرابوو لەسەرەوانەی لە وڵاتانی ئاسیاوە دەتوان گەشت بۆ وڵاتە بکەن. لە ماوەی جەنگی دووەمی جیهانیدا حکوومەتی ئەمریکا ئەو هاوڵاتیانەی وڵاتەکەی کە بە ڕەگەز ژاپۆنین خست بووە کامپەوە. بۆچوونێکی ڕووکەشی باو هەیە کە دەڵێت ئاسیویەکان هەرگیز تەواو ئەمریکی نین، لە ڕاستیدا هەرگیز ئەمریکی نین. لە زۆر ڕۆوە دەبێت واز لە کەلتوری ئاسیاویان بهێنن بۆ ئەوەی ببنە ئەمریکی، بە جۆرێک کە هەمان داوا لە خەڵقی تر بۆ نمونە ئۆروپیەکان ناکرێت. پسپۆڕانی دیکە دەڵێن قوتابخانەکانی ئەمریکا نەیانتوانیوە مێژووی جیاکاری بەرامبەر ئاسیاوی ئەمریکیەکان بڵێنەوە و ئەمە شۆکارێکە بە بەردەوامیە واستەی ڕق و کینە بەرامبەریان. Let's actually talk about race and racial difference and what باقسە لەسەر ڕێگەز و جیاوازی ڕێگەزیەکان بکەین. ئەمە چی مانایەک دەگەێنێت؟ ئەمە چی کاریگەریەک دەکاتە سەر ئەوەی چۆن مامەڵە لەگەڵ یەکدی دەکەین؟ جۆری بیرکردنەوەمان لەسەر ڕێگەزپەرستی دەگۆڕێت. ئەمە تەنیا شتێکی تاکە کەسی نییە، بەڵکو بەشێکی باوی کۆمەڵگەکەمانە. دەربڕینی هاستی پاڵپشتیکردن بۆ لی لەلایەن خەڵکەوە لە سۆشیەل میدیا یارمەتی دەربووە تا ئەو پەیوەندیە تەلەفۆنی ڕەگەزپەرستانە وەلا بنێت.
پێم وایە دەبێت جیهانێکی نوێ قبول بکەین کە تیایدا هەمومان جیاوازین ڕێز لە جیاوازەکانی یەکدی بگرین و خودی ڕاستەقینەی خۆمان لە ئامێز بگرین. بەو شێوەیە ساتێکی ناشرین لە سۆشیال میدیادا بوو بە پسوتنەوەیەک لەسەر ئومێد بە ئەمریکا وەکو وڵاتێکی فرێنەتەوە و فرەڕەگەز. بۆ کریس کاسکۆوێژۆ لە واشنگتن نام و عەبدوڵڵا دەنگی ئەمریکا. کۆمپانیایەکی کالیفۆرنیا جۆرە پلاستیکێکی ژینگە دۆستانەی داهیناوە کە دەتوانێت ببێت بە گۆڕانێک لە پێشەسازی لە بەکارهێنانی پلاستیک. فلینە یان ئەسفەنجی پلاستیکی یەک ji tiştên normalek û بۆ pêçana tiştan bikar tê. Ew ji styrênêk û maddeyek destgird û qaîme hatiye çêkirin û li nav jîngehê jî pîç nabit û dibite pirtikên biçûk û diçite nav biherê û ajel jî wana dixwin. Lê niha kompaniyekê li Kalîforniya ev plastîke ji maddeyek nû bi navê Kaytin çêkiriye ku bo jîngehê jî baştir e. Maddeyek ku ji kevlên req çê dibin, mîna kevlên robiyan û kevjalan. û berî vajî plastîkî kêrî jîngehê jî tê û hel dibit. کارێک و ئەمشا بکەین ئەو بوو و ئەوان مادە هەلگین و ئیسفەنجێکی دەستکرد جێ چێکین و بکارە سوود جێ بێوەرگرتن. Ev plastîke sivik e lê têra xwe bihêze ku ne tinê tiştên nazik diparêzit, lê dikare tiştên giran mîna televizyonê jî ragirit û biparêzit. Tiştê ku merix ji bo flats û hevkarên wî çêkir, ew bû ku evîna wan ji bo deryayê bû. Parêzvanê jîngehê Scott Castle dibêje, kompaniya Cruise Foam tenê yek ji hejmara herê mezin ya van kompaniyanek ku hezkirin û bala xelkê bi xwe vedikêşe û ew ên hez jîngehê dikin. Bi bandorên guherîna av û xewayê û qeyrana cîhaniya plastîka rastî niha bû xelkî merq e. Ew gûşarê li ser kompaniyan dikin ku baştir bifikirin û çareseriyeke domdirêj bû vê pirsgirêkê bibînin. û karê ku îro Foam kiroz kiriye çareseriyek berfireh û balkêş e ku madên baş li şûna madên xirab bikardîne. Kompaniya Cruise Foam niha bi gelek şerîkên Emerîkî re danostandinê dike. Da ku pergalên hinartina tiştan û hewcehiyên xelkê bi postê sanahîtir bike. Ew hîvîdarin ku rojekê bikarin li şîna bikarînana berhemên petrolê bo çêkirina plastîkî berhemên xuristî bikar bînin li pîxamet parastina jîngehê. Binêrin hêja Kurd Connection'a îro bi dawî hat em bihêvîna tiştê me pêşkêşkirî bi dilê we bûn ta roja sêşemê. Slavên Revîn Doskî û Ferhat Felahî ji kontrolê û ji vir stûdyo Canî Dîlan û min Saleh Demîjer bo we her şad û bextewar bin. Bimîne xweş.